بەڵێ ئەکەم چێ کوتاتەوەری پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت با بڵاوکردنەوەی کتێبەکە بە ناوی دنیای دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵبەتە نووسەری کتێبەکە جەواد خەلیل ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە کرد گوێک دەکەین سەبارەت بەم ناونیشانە کە ئایا دنیای دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆچی لە چیەوە هاتووە دنیای دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تەواوەتی جیاوازە لە دنیای پێش تۆڕە کۆمەڵایەتیەکان کاک جەواد سڵاو لەبێت دەستپێک دەستخۆشی بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەت لێ دەکەین ئەسەرکەوتوبووی بەرهەمی کاری باشتر دەخوازین لە بەڕێزت دنیای دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆچی ئەم ناوەی لەم کتێبە نراوە جیاوازی چی ئەم دنیای لە دنیای پێش تۆڕە کۆمەڵایەتیەکان پێشتر هەڵدانی ئەو هجوو بە ئەو تەوژمە تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیانی کە لە ئێستا جاهن چاوان ناونیشانەکەی سەرنجڕاکێشە زۆر سەرنجڕاکێشە دەستان خۆشی زۆر سپاس بۆن دەرفەتە زۆر سپاس بۆ ناساندنی کتێبەکە ڕاستی ئێمە کاتێک کە قۆناغێک لە قۆناغێکی تر جیاکەینەوە یا جیاوازیەکەین لە بینی قۆناغی بۆ قۆناغێکی ترە هەڵبەتە بێ و قۆناغی کۆمەڵی خاصیت و خەسڵەت و تایبەتمەندی تایبەتی بەخۆی هەبێ کە وای لێ بکات لەو قۆناغی پێشتر جای بکاتەوە دنیای دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەموو شێوەیە لە دنیای پێش پەیدابوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان جیاوازە جیاوازەکەشی لەوەیە کە ئەم دنیای کۆمەڵێک تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە گرنگترینە و تایبەتمەندیانە ئەوەیە کە ئەم دنیاە لە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئینسان جۆرێک لە دەستبەرداربوونی خۆویستانە لە ئازادیەکانی خۆی بووە واتە لە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئازادیەکانی ئینسان ئازادی خۆی ڕادستی و تۆڕانە کردووە لە کاتێکا لە پێشووترە ئینسان ئازادیەکی زۆری هەبوو بە تایبەتی لە ژیانی ڕۆژانەیە لە جۆری خواردن و پۆشاک و بیرکردنەوە و تێڕوانین و ئەڵوێست و هەموو ئەو شتە تایبەتیانی کە تایبەت بوون بە ژیانی خۆی زۆر ئازادیەکی زۆری هەبوو بەڵام لەگەڵ پەیدابوونی تۆڕە کۆمەڵایەتیەکانە مرۆڤ ئەم ئازادی بەرتەسک بووەوە ئەلبەتە ئەم بەرتەسبوونەوەی ئەم ئازادیەش پەردەستبوونەوەیکی ناچارێکیانە نەبوو بەسەریا بسەپێنرێ ئینسان بەویستی خۆی بە ئارەزوی خۆی بە حەزی خۆی چوێنێ ئەم تۆڕانەوە یعنی جیاوازی ئەم تۆڕە لە دنیاکانی پێشووترەوەیە کە تۆ بەویستی خۆت دەستبەرداری ئەو ئازادیانە ئەبی خاڵێکی ترێکێتر لە تایبەتمەندیەکانی دنیای دوای تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەیە کە لە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە سەردەمی ڕووکەشگەرایی زیاتر زاڵەوە تا قوڵبوونەوە و تێڕامان و وردبوونەوە لە شتەکان لە دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکانە ڕێگە پێدراو نییە تەنانەت دەگەر ڕێگە پێدراویش بێ ڤیو و لایک و کۆمنتوانی کە بۆنێت ئۆتۆماتیکیان خۆی یەکشێتەوە لەو پرۆسە یەکشێتەوە بەڵام لە بەرامبەرە ژێستی ڕووکەشگەرایی ئەوانەی کە ڕووکەشگەران ئەوانەی کە بە شێوەی ڕووکەش سەیری شتەکانەکەن لە دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەسڵاتێکی ڕەهایان پێدرێ ڤیویان بەرزەبێتەوە ئەکتیڤیان بەرزەبێ ئەمەوە ئاکات دایمەن کە بەرەو خاڵی سێم و تایبەتمەندی سێمەڕوا ئەوی شەوەیە لە دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەهای زۆر جار بەهای شتە نزمەکان ئەوانەی کە ئاست نزمن ئەوانەی کە شیاونین و کە ئالاندۆنە نایەنە ناشتە پڕوپوچەکان ئەو شتە پڕوپوچانە لە دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینەریان زۆرترە بەڵام لە بەرامبەرە ئەو شتانی کە قوڵن کە پشبەستون بە دنیابینیەکی قوڵ بە بیرکردنەوە بە تێڕامان جیان نابێتەوە تەنانەت دەگەر بچنە نێو تۆڕانەشەوە نامۆ بن بە تۆڕە جەوادکێن ئەو کەسانەی لە ئێستادا دەستیان بەستە تۆڕە کۆمەڵایەتیەکان داگرتو ئەوان حکوم دەکەن ئەوان بڕیار ئەدەن کە کێ بەرز بکەنەوە کە کێ دابەزن کە هجووم بۆ کێ بەرنیا خودت کە ڕەهایەتی بە کێ بن یەکێ لە منەزیرە زۆر دیارەکانی ئەم بوارە کە ئیشی لەو مەجالەیە کردووە ئەندریاس بێرناردە کە ڕەخنەگرێکی ئەڵمانیە لە کتێبەکەی خۆیان سەردەمی کۆتایی هاتنی تایبەتمەندێتی زۆر بەزەقی لەسەر ئەو بابەتە وەستا و ئیشی کردووە ئەو شەوەیە کە لە سەردەمی تەکنەلۆژیا و لە سەردەمی دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکان و GPS-ە ئینسانی تر ئازادیەکانی خۆی لە دەستەدا ئازادیەکانی خۆی تەسلیمی کۆمپانیا تەکنەلۆژیەکان دەکات ئەو کۆمپانیانی کە وەبەرێنان لە بواری تەکنەلۆژیایە کە نەم ڕۆزانین کە لە ڕیزبەندی ملیاردێرەکانی جیهانە هەموو ملیاردێرانن کە لە بواری تەکنۆلۆژیای کارەکەن ئەمە مانای چیە؟ مانایەوەیە کە تۆڕەکان و ئەپە جیاوازەکان بە شێوەیەکی شتی دەستیان بەسەر عەقڵێتی تەواوی کۆمەلگاکانی جیهانە کردووە، دیمەنێکی زۆر مەترسیداریان دروست کردووە کە وا بکات تۆ بەبێ ئەوەی بڕیتە نێو تۆڕانەوە وجودت نەبێ، ئیلا بۆ ئەوەی کە وجودت هەبێ بوونی خۆتت هەبێ ئەبێ بچیتە نێو تۆڕەکان و ئامادەبی لە نێویانە. واتە ئەوان دەستیان بەسەر ئەمەیە کردووە و خەڵکیشیان ناچار کردووە کە بە شێوەیە لە شێوەکان بچنە نێو تۆڕانەوە. بەڵێ کاک جەواد لە بەشیشی کتێبەکەیە باز لە جۆرێکی نوێ لە هەڵوێست کراوە کە ئەویش هەڵوێستی ئینتەرنێتە. ئایا ئەکرێت ڕوونی بکەیتەوە کە مەبەست لە هەڵوێستی ئینتەرنێت چیە و کێشەکانی چین؟
ئەلبەت بە درێژایی مێژووی ئینسان بوونەوەرێکی خاوەنەڵێستە بوونەوەرێکە چونکە بە حکمیەوەی لە ناو کۆمەلگایە ئەژی لەگەڵ دەوروبەرە و لەگەڵ خەڵکیات تەفاعولیەیە واتە کەسێکی تاک نییە و دوور بێ لە کۆمەلگا بۆیە ئەم بە کۆمەڵایەتی بوونەی ناچارێکا بۆی کە بەردەوام هەڵێز بنێنێ بەرامبەر بۆ شتانی کە لە دەوروپشتی ڕوادان هەڵبەتە لە زمانی کۆنەوە لە سەردەمی سۆمەریەکانەوە ئەوەی کە نووسین پەیدا بوو تۆمار کراوە کۆمەڵێ ئینسانمانە بووە کە خاوەنی هەڵوێز بوون هەڵوێستەکانیان تۆمار کراوە واتە ئینسان زۆرتر کاتێک کە هەڵوێستێنوان هەڵوێستی واقعیە نوان بەڵام لەگەڵ پەیدابوونی تۆڕە کۆمەڵایەتەکانە لە سەردەمی ئینتەرنێتە زۆرێ لە هەڵوێست پەیدا بوو کە لە هیچ سەردەمێکی مێژوویە ئەم زۆرە لە هەڵوێستە نەبوو ئەویش هەڵوێستی ئینتەرنێتیە واتە تۆ لە ڕێی ئینتەرنێتەوە هەڵوێستی خۆت ڕاگەێنی بەڵام ئەم هەڵوێستە کاتێک کە لە واقعا سەیرەکە هیچ ڕنگدانەوەیەکی لە بواری واقعا نەبووە کارەساتێک لە جێگای ڕووەدا شتێکی ناخۆش کە ئێمە پێمان ناخۆشە لە جێگای ڕووەدا تۆ لێرە هەڵوێستی بۆ دەرەبڕی بەوەی کە پۆستێکت کردو یا کۆمنتێکت نووسیوە پێت وایە ئەوەی کە لەسەر شانی تۆیە بەجێت گەیاندووی چیتر لەسەر تۆ نەماوە لە کاتێکە ئەم هەڵوێستانە لەوێ خاڵیەکرێنەوە لە بریەوەی ببرێنە نێو واقعەوە بۆ نمونە لە دیاردەی کوشتنی ئاژەڵانە لە ناوبردننی ئاژەڵانە تۆ لە ڕێی ئینتەرنێتەوە هەڵوێستێک دەرەبڕی و پێت ناخۆشە بێ بەڵام ئەگەر 100 کەس لە ئەرزی واقعا کۆ ببنەوە خۆپشاندانی ڕێکخەن بۆ هەر چالاکیە بۆ دژی هەر جۆرە توندی تیژیە کە دژی ژنان بێت دژی هەر جۆرە چینێک بێ لە کۆمەلگایە دژی هەرکیاندار و هەر شێستێکی کۆمەلگا بێ تەسەورەکەم ئەو ڕنگدانەوە و کاریگەریەوە زۆر زیاتر بێ بەڵام بەداخەوە لە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە وای کردووە کە خەڵکی زۆرتر پەنا بەنە بەر هەڵوێستە ئینتەرنێتیە کەمەش هەڵوێستێکی مزەیەفە تەبعاً هەڵوێستی ڕاستەقینە نیە بەشێک لە سەرخۆشی پرسەکان لە ڕێگەی کۆمنتێکەوە تان تەلەفۆنەکەش نەما کە تەلەفۆنە ئەوان بە تەلەفۆنێک سەرخۆشیێکی دواتر ئەوەش دەماسە پێی وایە حەقی خۆی پێداوە لە کاتێک ئەمە لە واقع شتەکە وانە یعنی ئەمەش طبعاً بە بەرنامە ئیشی لەسەر کراوە و ئەو ئەپانە زۆرتر ئیش لەسەرەوەکەن کە خەڵکی ڕۆژانە بورژێنن بۆی هەڵوێز دەرببڕن زۆر جارێمە بابەتێکی ترێ ئەویش زوومکردنی کێشەیە کە لەو کتێبەیە ئاماژەمان پێی کردووە کێشەیە لەو پەڕیدنیان ڕووەدا لێرەوە چونکە ڕاگەیاندن و چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان زوومیەکەن ئەبێتە کێشەی ئێمە کێشەی برسێتی لە وڵاتێکی دوورە دەست ئەبێتە کێشەی ئێمە کێشەی کەسێکی نەدار لە وڵاتێکی دوورە دەست ئەبێتە کێشەی ئێمە لەبەرەوە لە تۆڕەکانەوە پەخشکراوە ماڵێستەنێنین لە کاتێکا دراوسەکەی خۆمان لە کاتێکا دراوسەکەی خۆمان برسیە دراوسەکەی خۆمان نەبوو نەدارە هەر لە کۆڵانەکەی خۆمان ناسین بەڵام ئێمە هیچ هەڵوێستێ بەرامبەرەوە نانوێنین هیچ دڵسۆزیەکمان بۆ ئەو نییە کەچی لە بەرامبەر هاوسۆزی بۆ کەسێکی دوورە نوێنین ئەمە نیشانێکی نیشانەوەیە تۆڕە کۆمەڵایەتەکان دەستکاری دنیابینی و سۆز و تەنانەت هاوسۆزی دەربڕینمانشیان کردووە بۆ خەڵکی تر و تەنانەت لە هەڵوێستەکانیشمانە دەستێوەردانیان کردووە بۆیە باس لە مەترسی تۆڕە کۆمەڵایەتەکان کراوە کاکجوال لە دیوێکی تری کتێبەکەتانە باس لە ناشرینی دەکەن ئێستا دەخوێنەوەی خەڵک بۆ ناشرینی هەرەکە بە جۆرەکە پێوەرەکانی جوانی لە بەڵێ لە کەسێکە بۆ کەسێکی دیکە جیاوازە ئەمە چۆن ئێوە بەم خاڵە گەیشتون پێتان وایە پێوەرەکانی جوانی لە ئێستا دەلەم سەردەمەدا چین هەڵبەت ئێمە لە ئەفسانە یۆنانیەکانە بەسەراتێکی زۆر سەرنجڕاکێشمانە ئەوی شەوەیە کاتێک کە دوان لە خواوەندەکان ئەو سەرگیریەکەن بەیەکەوە بن مناڵێکیانە بێ مناڵەکەیان زۆر ناشرینە بێت ڕموزنە بێت بەلای بەعقلێتی کۆمەلگای ئەو سەردەما ئەمە وای لێکا کە لە چیای ئۆلمپینەوە لە یۆنان فڕێدە نەخوارێ واتە مێژووی فڕێدانی کەسە ناشرینەکان فڕێدانی وەجهی ناشرین لە نێو کۆمەلگایە وەلاخستنیان فڕێدان بۆ مانایی کە پشتگوێ ئەخرێن ناخرێنە بەرجاوگرنگیان پێ نادرێ خەڵک ئاوڕیان لێ ناداتەوە مێژوویەکی دوورودرێژیەیە واتە خوێندنەوەی ئێمە بۆ ناشرینی و بۆ جوانی پەیوەستە بەو کللتور و عقلێت و کۆمەلگایی کە لیوە هاتوین ئەو ژنگەی کە تایە گەورەبی نەک شتێکی خۆویستانە بێت ئەگەر دیقەتتاندا بێت کاتی خۆی هەر لە کەناڵی کورسات لێرەوە ئەفلام کارتۆنی کچەوردی لە پەخشەکرا لەوە فلام کارتۆنیا لە دیمەنێکە قالۆنچەکە دڵێ چێ لە کچەوردی لە زۆر معجبە پێی زۆر سەرسامە پێی و داوای لێکا کاوسەرگیری لەگەڵا بکە بەڵام کاتێک کە چێتە نێو قالۆنچەکانی ترەوە لەوێ بینی ئەوانە میان پێڵێن ناشرینە مە چی شتە ناشرینە یە ناوتە لە کاتێکا تۆ خۆت قالۆنچەیەکی ئەمەنە قۆز و کەشخەی ئەم شتە ناشرینە چیە ناوتە قالۆنچەکە دەستی کچەوردی لە گرێک کچەوردی لە بۆ مجوانی خۆی بەڵام لە بەرامبەرەوەی کە پێوەری جوانی لای پێوەری جوانی و ناشرینی لای قالۆنچەکان بۆ شێوەیە کچەوردیلە دوورە خاتەوە لە خۆی ئەڵێ ڕاستە لای من جوانی بەڵام لەبەرەوەی لای ئەوان ناشرینی بۆیە لای من شتر ناشرین کاریگەری ئەوانە واتە کاریگەری دەوروبەر لەسەر تێڕوانینی ئەمە بۆ ناشرین و جوانی
زۆر لەوە زیاترە کە ئێمە تەسەوریەکەین. هەندرسن کە یەکێکە لە منەزیرەکانی ئەم بوارە و لە بواری ناشرینیە زۆر ڕای جیاواز و جوانی دەربڕیوە، ئەویش بە هەمان شێوە لەو باوەڕێیە کە ناشرینی جوانی لە خۆیە پێوەریکی خۆویستانە و خۆکردانە نین، واتە لە سەرەتای ئینسانەوە لەگەڵیان نەبوون، بەڵکو لە وردە لە ڕێی کۆمەلگاوە لە ڕێی دەوروبەرەوە بە سەریا سەرپێنراون. کاتێک کە تۆڕە کۆمەڵایەتەکان تێ بە تایبەتی سناپچات دەستکاریکی زۆری ئەم مانایەنی جوانی و ناشرینیەکە. طبعا سناپچات تێڕوانینی ئێمە بەرامبەر جوانی و ناشرینی شەگۆڕێ پێت ئەڵێ تۆ ڕاستە ینی ئێستا جوانیت لە واقع جوانیت، بەڵامی مەتوانین جوانت بکەین لە ڕێی فلتەرەکانەوە و تۆش خۆت قەنەعەتەکەی کە تۆ و کەسەی ناو سناپچاتی لە کاتێکا سوورە زانی لە واقع تۆ ئەو فلتەرانە نیت بەخۆبوونیش کەم ناکاتەوە کەمێکاتەوە بە دڵنیای لانێ جاری شاورە بەرزەکاتەوە، بەڵام ورە بەرزکردنەوەیکی مزەیەفانە، واتە تۆ وێنایەکی ناڕاستەقینە بۆ خۆت دروستەکەی. لە بەرامبەریشە شێوازێ لە گاڵتەکردن بە ناشرینیش دروستەکە کە ڕاستە تۆ ناشرینی، بەڵام لە تۆ زۆر ناشرینترەیە. بینین کۆمەڵێ وێنەی فلتەری ناشرینکردنی ئینسانی تایە کە تۆ سەیرەکەی لە دوایاڵی بەس نییە منەوە ناشرینیم بۆ ڕادێش ناشرین و ڕموزن نیم، واتە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێی سناپچاتەوە دەستکاری تێڕوانین ئێمە بۆ ناشرین و جوانی شەکرێ بۆ ئەوەیسی بۆی کە سەرنجڕاکێش بێت ئەو تۆڕە بەلایەم و ئێمە زیاتر بچینە نایەوە بەکاری بێنین. بەڵێ کاک جەواد باس لە بەشێکی کرێە کتێبەکە باس لە بەرگریکردن لە مرۆڤی سەرەتایی کردووە، مەبەستت لەو تەوەرە چیە لەو بابەتە؟ بەداخەوە لە ئەلبەتەوە خۆی زۆرتر بابەتێکی مێژویە، بەڵام ئێمە لە ڕوانگەیەکی فکریەوە بۆی ڕۆیشتون و دواتر هەر پێویست کراوە بەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە کە چ کاریگەرییەکیان لەسەرەوە بۆ وێنایی مرۆڤی تەنانەت تەکنۆلۆژیا بەشێکی گشتی وێنای مرۆڤی سەرەتایی بشێوێنێ. ئێمە ئەزانین کە مرۆڤی سەرەتایی بەو شێوەیە نەبووە کە لە ئێستاە وێنای واکرێ کە گوایە مرۆڤی نیاندەرتاڵ مرۆڤێ بووە هیچ شتێکی نەزانیوە، توانای بیرکردنەوەی نەبووە، توانای تێگەیشتنی لە دیاردە و لە ڕووداوەکانی دەوروپشتی نەبووە، چونکە ئەوەی کە کەمێ شارەزایی لە مێژووە هەبێ ئەزانێت و دڵنیایە لەوەی کە پاشخانێکی گەورەی مێژوویمانەیە لە شارستانێتە دێرینەکانە لە شارستانێتە زۆر کۆنەکانەوە بگرێت تاوەکو شارستانێتی دۆڵی دوئاوان، شارستانێتی نیل، شارستانێتی یۆنانی کۆن، هەموو ئەم شارستانێتانە نیشانەیەوەن کە مرۆڤە سەرەتایەکان کۆمەڵێک دەستکەوتی گەوریان بۆ شارستانێتی مرۆڤایەتیە بووە، بەڵام لە ڕێی تەکنۆلۆژیاوە لە ڕێی فیلمەوە بەرێنان و کۆمەڵێک بابەتی تەرفیهیەوە بۆ ڕەوازدان بەوەی کە بزانە خواستی سەردەم چیەوێ وێنای مرۆڤی سەرەتاییان شێوانووە، بۆیە لەوێ ئێمە بە شێوەیە لە شوێکان بەرگری لە مرۆڤی سەرەتایەکەین و هەوڵە دەین یعنی ئەو تێڕوانینە بگۆڕین بەرامبەریان. کاک جەواد وەکو دو پرسیار کاتێکی زۆر کەماما پێت وایە کە ئەم ڕەوتە دەگۆڕێت خەڵک دووبارە بێزار دەبێت لەم شتە فەیکانە لەم بانگەشە فەیکانە دەگەڕێنەوە سەر سروشتی مرۆڤون دەگەڕێنەوە سەر سروشتی جوانی؟ لە ڕاستیە لە سەراستی جیانەمە خۆی شتێکی زۆر قورسە و لە زۆر بواریشە زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی زۆر نووسەر زۆر فەیلسوف و لێکۆڵەر لەو بوارەیە ئیشەکەن بۆی کە کاریگەری و تۆڕانە کەمکەنەوە لەسەر ئینسان. من حەزەکەم یعنی بینەر و خوێنەریش واتیە نەگەن کە ئێمە بەسمانەوەی و تۆڕانە خراپن و بەکاریان نێنن، مەبەسمانەوەیە کە بە وشیاریەوە بەکاربێنن، یعنی ئێمە نەبینە کۆیلەی ئەو تۆڕانە مدمین نەبین پیانەوە، بەڵام لە دەروی تۆڕەکانیش بتوانین ژیانی خۆمان بە شێوەیەکی یاسایی بەڕێوە بێت. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.